مەسعود عەبدولخالق زانیاری نوێ لەسەر هەڵبژاردن و چارەنووسی حیزبی دەسەڵات دوای ڕۆشتنی بلاسخار دەخاتە ڕوو. داواکاریەکی وەزارەتی دارایی هەرێم لە بانکی TBI ئاشکرا دەبێت و بێوەڵام ماوەتەوە. زانیاری نوێ لەسەر هەڵوێستی لایەنە کوردستانیەکان لەسەر دەنگدانەکەی دوێنێ بۆ سەرۆکی پەرلەمانی عێراق ئاشکرا بوو. سڵاوتان لێبێ لە ستاندەرەوە گرنگترین هەواڵەکانی ڕۆژتان پێشکەش دەکەین. مەسعود عەبدولخالق نووسەر و ڕووناکبی ڕاگەیاند سەرەڕای هەوڵەکانی دواخستنی هەڵبژاردن ئەگەر کەمێکیش دوا بخرێت هەڵبژاردنێکی ڕاستەقینە دەکرێت و ئاماژەکان بۆ ئەوەن حیزبی یەکەمی دەسەڵات ناتوانێت جارێکی تر ببێتەوە بە یەکەم. مەسعود عەبدولخالق لەبارەی سەردانی نێچیروان بارزانی بۆ ئێران و بافڵ تاڵەبانی بۆ ئەمریکا ڕاگەیاند دیبلۆماسیەتی کورد دیبلۆماسیەتێکی لاوازە و ئەو سەردانانە دەرەنجامی ئەو تۆیان ناکەوێتەوە وەکو داهاتووی بەرژەوەندی کوردستان و ئێران و ئەمریکا ناتوانن هەموو شتێک بەسەر عێراقدا بسەپێنن لەبەر ئەوەش مەسەلەی دیزاینی هەڵبژاردن دەرکەوت ڕاز نییە. ناوبراو لەبارەی جێهێشتنی عێراقیش لەلایەن جێنین بلاسخار کۆتایی هاتنی نێردەی نەتەوەی گرتوەکان لە عێراق وتی ئەمە هەنگاوێکی زۆر ناخۆش دەبێت و لە بەرژەوەندی خەڵکی هەرێمی کوردستان نییە بەڵام ئەوەی جێی داخە سەرۆکی حکوومەتی هەرێمیش سەرۆک وەزیرانی عێراقی سەرپشک کرد لەوەی ئەوان هەر بڕیارێک بدەن پشتیوانی لێ دەکەن. ئەمەش هەڵەیەکی استراتیژی بوو کە لە کۆتاییدا کاریگەری سلبی لەسەر پێگەی کوردستان دەبێت. وتیشی ئێمە هەوڵماندا کە کار بکرێت بۆ هێشتنەوەی نێردەی نەتەوەی گرتوەکان بەڵام ئەو نامەی سەرۆکی حکوومەتی هەرێم هەوڵەکانی شکست پێهێنا. سەرەڕای ئەوەی حکوومەتی هەرێم ڕاگەیاندووە ئێستا تیمی TBI دەستی کردووە بە تەوتینی موچەخۆران لە ڕێگەی هەژماری من بەڵام وەڵام نەدانەوەی نووسراوێکی وەزارەتی دارایی هەرێم لەلایەن بانکی TBI دەری دەخات کە حکوومەتی عێراق و وەزارەتی دارایی عێراقدان بە پرۆژەی هەژماری من دانانن. وەزارەتی دارایی هەرێم لە نووسراوێکدا بە بانکی TBI ڕاگەیاندووە ماوەی 18 ڕۆژە نووسراوێکمان ئاراستە کردوون و یەیدا داوامان کردووە لە پرۆژەی هەژماری من بۆ تەوتینی موچەی فەرمانبەرانی هەرێم بەشدار بن بەڵام هێشتا وەڵامی ئێوەمان پێ نەگەیشتووە. دوێنێ ئێوارە پرۆسەی دەنگدان لە پەرلەمانی عێراق بۆ هەڵبژاردننی سەرۆکێکی نوێ بۆ پەرلەمان بەڕێوەچوو بەڵام بەهۆی ئەوەی هیچ کاندیدێک نەیتوانی نیوەی کۆیەک بەدەست بهێنێت و گەڕی دووەمیش گرژی دروست بوو پرۆسەکە بۆ کاتێکی نادیار دواخرا. لەم بارەوە ڕۆژنامەی شەرق و لەوسەد ڕاگەیاند زوتنەوەی حەسایبی ئەهلی حەق ڕەوتی حیکمە و ڕێکخراوی بەدر پشتیوانیان لە سالم عیساوی کردووە. فراکسیۆنەکانی سادقون و تەقەدوم و بەدر و دەوڵەتی یاسا و بابیلۆن دەنگیان بە مەحموود مەشهەدانی داوە. سەبارەت بە هەڵوێستی فراکسیۆنە کوردستانیەکان یەکێتی پشتیوانی مەشهەدانی کردووە بۆ مەڵەیش پشتیوانی لە سالم عیساوی پارتی و یەکگرتووش هەڵوێستی خۆیان ئاشکرا نەکردووە. ستاندەر نویزمان پێشکەشکردن شاد و کامەران بن.